دیارە کێشەی جوتیارانی کورد لە کورد نابەتەنها دیارە مەبەستمە کورد و تورکمان لە کەرکووک هێشتا بەردەوامی هەیە. ئەم جوتیارانە ماوەیەک بەر لە ئێستا و چەند مانگێک دەبێت مانگرتنیان ڕاگەیاندبوو. ئەوان داوا دەکەن مافیڕەوایان پێ بدرێت، ئەوان لە زیوزاری خۆیاندان، بەڵام بەپێ و بەڵگەنامانی کە لە سەردەمی ڕژێمی پێشوی عێراقدا مامەڵەی پێوەکراوە ئێستا عەرەبە هاوردەکان وەکو خۆیان باسی لێوە دەکەن، داوای ئەو زەویزارانە دەکەنەوە کە لەو کاتەیە وەکو مامەڵەیەکی یاسایی کاری پێکراوە. دیارەمە کێشەی بۆ ماڵ و حاڵ و زەوی جوتیارانی کەرکووک دروست کردووە. دیارە لە پراوێزی ئەم ناڕەزایەتیانەشدا چەند جارێک هەوڵدراوە لەسەر ئاستی حیزبی و لەسەر ئاستی حکومی ئەم کێشەیە چارەسەر بکرێ. لە نوێترین بابەت و گۆڕانکاریەکانیشدا دیارە نوێنەری جوتیارانی کورد و نوێنەری جوتیارانی تورکمان بە هەمان شێوە سەردانی سەرۆکۆماری عێراقیان کردو بە ئامانجی ئەوەی کێشەکەیان لەسەر ئاستێکی باڵاتر لەسەر ئاستی کەسێکەمی عێراق چارەسەری بۆ بکرێت لەگەڵەوەی کە سوودانیش پێشتر ئەوڵیدا بوو چارەسەری ئەم کێشەیان بۆ بکە. دیارە لەو سەروبەندەدا ئەمان خواستەکانی خۆیان گەیاندوتە سەرۆکۆماری عێراق لەسەر ئەوەی کە چی دەکرێت بۆ چارەسەرکردنی کێشەکانیان، ئەوان داوای چیان لە سەرۆکۆماری عێراق کردووە وەکو تورک وەکو تورکمان و وەکو کوردیش بە هەمان شێوە. لەسەر ئەم بابەتە لەگەڵ هەریەک لا بەڕێزان سامی غەفور کە بە نوێنەری جوتیارانی کووردە لە کەرکووک گفتوگۆکەم و دواتریش بەڕێگەی هەڵی تەلەفۆن لەگەڵ حسین مەردان نوێنەری جوتیارانی تورکمان بە هەمان شێوە لەسەر ئەم بابەتە گفتوگۆکەم. بەڕێز کاک سامی سەرەتای گفتوگۆکەم لەگەڵ جنابت دەست پێ یەکەم هەتاوەکو پەیوەندی تەلەفۆنیەکە حاصل دەبێت و هاوکارانم ئەگەر هاوکاری بکەن ئەم دەنگش لە گەشتکەمان کەم بکەنەوە بۆی تەرکیزم زیاتر لە لای میوانەکە بێت. کاک سامی زۆر سوپاس دووبارە بۆ ئامادەبوونت. ئەمەوێت بزانم دوێنێ و کە سەردانی سەرۆک کۆمارتان کردبوو داخوازیەکانی ئێوە چۆن گەیەنرایە سەرۆک کۆمار و سەرۆک کۆمار چۆن پێشوازی لێکردن. سوپاسیان دەرفەتەکەم. ئێمە دوێنێک ئەوە کردی پێرێ لەسەر ڕاستپاردەی جەنابیان ئێمە زیاتر لە چ ڕۆژ ئێمە مامانگرتو بوو دیارە لە نزیکەوە جەنابیان ئاگای لە هەموو کێشەکانمان هەبوو. ئیتر لەسەر ڕاستپاردەی جەنابیان ئێمە بانکراین بۆ بەغا چوین چاومان پێکەوت. بەڕاستی زۆر چاو پێکەوتنێکی بەرهەمدار بوو، زۆر دڵخۆش بووین. ینی لە ماوەیەکی زۆر کەمدا لە چەند سەعاتێکە توانی پەیوەندیمان بۆ ڕێک بخا لەگەڵ چەند لایەنێکە یەکێ لەوانە بەڕێز هادی عامری کە سەرۆکی مادەی 140 پەیوەندی بە کێشەکەی ئێمەوە هەیە، بەڕێز وەزیری زراعە پەیوەندی مباشری بە زەویزاری ئێمەوە هەیە، هەروەها بەڕێز ئەحمەد فەتلاوی کەوا سەرۆکی دیوانی محافەزاتە. ئەم سێلایەنە زۆر گرنگ بوو بۆ کێشەکەی ئێمە. بەڕێزیان زیاد تەکیدی کردەوە لەسەر ئەوەی کەوا ئەبێ چارەسەرێ بۆ مەوزوعی خاکی ئێمە بدۆزرێتەوە. ئێمەش لەسەر ڕاستبەردەکەی ئەو لەگەڵ شاندەکەمانە زیارەتی ئەم سێنایەنەمان کرد و هەموو لایەنەکانش کە ئەیانزانی لای جەنابیانەوە چوونە زۆر بەخێراتمانیان کرد و زۆر ڕێزیان لێمانگرت و داواکاریەکانمان زۆر بەهانایەنەوە چوون لە کورد و تورکمانی ناوچەکە خاوەن زەوی زارەکە. ژمارەتان چەند بوو؟ 10 کەس بووین. باشە ئەم 10 کەسە نوێنەرایەتی چەندێکێ ئەو جوتیاراناکەن کە لە کەرکووکا کێشیان هەیە، کێشەی زەوی زاریان هەیە؟ نوێنەرانی هەموو کورد و تورکمانی ناوچەکە بە عام. باشە سەرۆک کۆمار چی پێوتن؟ چی وت هیچ بەڵێنێکی دڵخۆشکەری داپە ئێوە بۆ چارەسەر و کردن و کۆتایی هێنان بەم بابەتە؟ ئێمە هەر لەگەڵ دانیشتنمانە ینی شەرح شتێکی وامان نەکرد چونکە بەڕێزی ئاگای لە هەموو کارەکە هەبوو. یەکسەر دەستی کردە تەوجیهی کرد جەنابی بۆ جێگری سەرۆکی دیوان تەنسیقی کرد لەگەڵ ئەو لایەنەی کە وای سە تۆزێ پێشتە باسم کرد. ئیتر یەکسەر جوورێنەوە بۆ چارەسەر بۆ دۆزینەوەی چارەسەر چون بۆ لای ئەو لایەنانە خوا بە زیاد بێ ئیشی باشمان کرد. کاک سامی کێشەکەی ئێوە چۆن چارەسەر دەکرێت؟ ئەوە چەند ساڵێک ئەم کێشەیە هەیە لە کەرکووک کە تەنها کورد نییە و جوتیارانی کورد تورکمانیش بە هەمان شێوە کێشەکەیان هەیە. چارەسەری کێشەکە چییە؟ پێویستەکە گلەی یەکداخوازیەک دەگەێنرێت و پرۆپۆزەڵ و بە پلانێکی گونجاوە دەیگەێنە لایەنێکی پەیوەندیدار، پێویستە پلانی ژەبێ داخوازیەکانی ئێوە چۆن چارەسەر دەبێت و پلانی چارەسەرکردنەکان خۆی لە چیا بینێتەوە؟
ئێمە وەکو نوێنەری جوتیاریان لەم چاوپێکوتنەمان حقیقەتەن ینی ئیسفادەیەکی زۆر مهممان کرد یەکێ لەوانە جەنابی ئەوەی پێمانوت ئەبێ زۆر بە تەحمل بین بتوانین بە ئاشتی چارەسەری کێشەکانمان بکەین و هەوڵ بدەین وەکو سێ ملەتی ڕئیسی لە شارەکەەوەی وا کێش ینی علاقی بە زەویزارەوەیە ئەبێ هەوڵی ئەوە بدەین لەگەلێکە بتوانین چارەسەر بدۆزینەوە بتوانین بژین لەگەلێکە بەجددی ینی ئەو پەیامە زۆر تاسیری کرد لە بەرنمەکەی ئێمە ئێستاکە ئێمە هەوڵی ئەوە ئەدەین لەم ماوەی داهاتوو ئێمە لەگەڵ تورکمانەوە دانیشتنمان کردووە هەوڵی ئەوە ئەدەین هەوڵەکانمان بەرزکەینەوە لە ئاستی قیادەکانی خۆمان لە ئاستی قیادەکانی تورکمانیش ئیتر خۆمانش هەوڵی ئەوە ئەدەین بەجددی بچینە لایەنە عەرەبیەکانیش ئەوانش لەگەڵیانە قسە بکەین گفتوگۆ بکەین هەر لەسەر ڕێنمایەکەی ئەزانین چۆن مامۆستا ئێمە موضوع هەر ئەوە نیە مەثەلەن بڵین با لە 105 یا لە 110 ملەتی عەرەب هات بێنە سەر زەویەکان خۆ هەموو خەڵکەکە وانە خەڵکی زۆری تایە خۆشی قبول ناکە خەڵکێتیری تایە خۆی زەلەرمەندە لە بڕیارەکانی مەجلیسی قیادەی سەورە و زوڵمەکانی زمانی بەعس فئەبێ ئێمە بچینە ئەو لایەنانە عرب ئێوە هانا بۆ کێ دەهێنن و کێنە و عەرەبا ئەو جوتیارە عەرەبانەی کە هەمان کێشەی ئێوەیان هەیە مامۆستا بڕیارەکانی مەجلیسی قیادەی سەورە لە ساڵی 75 کە دەرچووە وەکو ئێمە عینە ناوچە هەیە خاوەنزەوی هەیە عەرەبە وەک ئێمە زەلەرمەندە هەیە لەگەڵمانە بێجگە لەوەش ینی کاتێکە لە زمانی بەعس خەڵکانێک هاتە سەر زەویەکان ئێمە عینەن عشاری عەرەب هەبوو حەزی کرد لەو مۆزوع ڕازی نەبوو پێی بە حکمی ئەوەی ینی وەکو چۆن بڵێ قەزەی حەڵاڵ و حرام یانوت حرامە ئەم شتە بکرێ ئەوانە هەیە و ئێمە دەستخۆشییان لێکەین و کاتێکە لە 1970 تەرحیل کریان بەشێ زۆریان ڕازی نەبوو لەسەر ئەو هەڵستێکەوە لەگەڵ ئێماکرا وەکو کورد و تورکمان چونکە ئێمە عیلاقات و جیرانەتی بینمان هەیە ئافە ئێمە نابێ ئێمە نەمودەجێکی کەم بیکەینە ڕەمزێکی خراپە ئەبێ ئێمە بچینە ئەو لایەنە زۆرانە هەوڵی ئەوە بدەین یعنی چۆن بێ ینی هەمومان لەسەر ڕێنمایەکەی جەنابیان بە حقیقەتەن من زۆری استفادەم کردەوە هەوڵی ئەوە بدەین ئێمە پێکەوە ژیان دروستکەین لەم شارە ئێمە جیرانین لەگەڵ یەکتری بۆ چارەسەرکردنی کێشەکەتان وەکو سەرۆکایەتی کۆمار و خودی سەرۆک کۆمار خۆی بەڵێ هاوکارن لەگەڵمانە بە هەموو شێوەیەک و دەرگایانش بمان وڵایە یعنی زیاد لە جارێک شتێکیدیان کردەوە ڕۆژ بە ڕۆژ متابعن لەگەڵمان نەکرد لەم ئەم چاوپێکەوتنێ دوێنە و پێرێ ئێمە لە ماوەیەکی زۆر ئاگامان لە یەکەیە چونکە ئەمە بەرنمەیەکی دوور و درێژە مەوزوعێکە 50 ساڵە تەمەنی ئەگەر پێشوەکت ئاگامان لە یەک نەبێ ناتوانین عیلاج بۆ هەمووی بدۆزینەوە ئێمە کاتێکە چوینە بەغا دیراسی هەموو مۆزوعەکان کرابوو یەکسەر خلال سەعاتێ بڕیار وەرگیرا و چوونە لایەنەکان کاک سامی ئێستا چنێکی جوتیارانی کورد لە کەرکووک زەویزاریان مەترسی لەسرە و بۆتە هۆی کە جوتیارانی کورد من لەسەر کوردەوەستم حکمی جەناب نوێنەری جوتیارانی کوردی لە کەرکووکە دواتریش لەگەڵ کاک حسین مەردان وەکو نوێنەری جوتیارانی تورکمان گفتوگۆکەم و جەنابی شگوێویستمانەبی بەڵام ئەو زەویانی کورد کەیسە مەترسی لەسەر چنێکە و ئەمە بۆتە هۆی کە جوتیارانی کورد زەویزارەکانیان چۆڵ بکەن ئێمە زەویەکانمان بەگشتی مامۆستا زەوی کورد و تو هەر نابێت جیایکەینەوە لێک ئەبێ بڵێن کورد و تورکمان زەویەکانی کورد و تورکمان بەشی عەرەبیشمان لەگەڵایە بەشێکی کەمە یعنی زۆر نییە حقیقەتەن تقریبانەکە لە 102 لە 103 کێشەکە ملیۆنێک و 200,000 دۆنم زەویە 900,000 دۆنمی بەو بڕیاریکەوە بەڕێز هادی عامری دەری کردبوو بڕیاری هەڵوەشانەوەی زەوی ئیطفا ئەوە عیلاجێکە وەلو یعنی ئێستاکە هەندێ لایەن هەیەکەوە یعنی مستەفید بوون لە قەراراتی نظامی پێشوو قەراراتی لجنەی شوونی شیمال ینی وازیان نەیەناوە ئێستاکەش هەر هەوڵی ئەوادەن عەرقەلە بدۆزنەوە کێشە دروستکەن بەڵام ئینشاءالله بە هەوڵی هەمومان ئەتوانین چارەسەری بۆ بدۆزینەوە و بۆ تەواوکردنی پرسیارەکەت ئێمە 300,000 دۆنمیشی لەو مەساحەیەکەوە باسم کرد لەو 1,200,000 زیاتر لە 300,000 تقریبا ئەوەش بە ئیستملاک کراوە بە حجەی نەفعی عام ئەوە کێشەکەی تۆزی ئاڵۆسترە لە کێشەی ئیطفا هەوڵی ئەوە ئەدەین لەگەڵ یەکە لەگەڵ لایەنی خۆمان و لەگەڵ بەڕێز سەر و کۆمار دوێنە شەنجادا تاکی دەکردەوە بە حکمی ئەوەی پارێزەری دوستوری عێراقا هەوڵی ئەوەمان بۆ بدا لەگەڵ لایانی
ناو پەرلەمانی عێراق هەوڵی ئەوە بدەین کەوا لەگەڵ لایەنەکان شەکۆبوونەوەمان هەبێ چاوپێکەوتنمان هەبێ وەکو کورد و تورکمان هەوڵی ئەوە بدەین تێیان گەینین مەزلومیەتی ئێمە چۆنە چونکە ئەو مۆزوع ئەبێ لە ناو پەرلەمانی عێراق بڕیاری لەسەر بدرێ بۆ هەڵوەشانەوەی ئەوەش کە هەڵوەشانەوەی بڕیارەکانی مەجلیسی قیادی سەورەی. باش کاک سامی لەگەڵ ما بمێنەرەوە کاک حسین مەردان نوێنەری جوتیارانی تورکمان لە کەرکووکەوە بە هەڵی بەڕێگەی هەڵی تەلەفۆن ئەویش میوانمانە بێت باسی کێشە و خواستی ئەوانیژەکە بۆ چارەسەرکردنی کێشەکە. بەڕست کاک حسین زۆر سپاس بۆ ئامادەبوونت. کێشەی جوتیارانی تورکمان لە کەرکووکە چییە و لە کێوە سەری هەڵداوە هەر لەو سەروبەندەی کە جوتیارانی کورد ئەو کێشیان بۆ دروست بووە ئێوەش بە هەمان شێوە لەو کاتەوە کێشەکانتان سەری هەڵداوە یان تازەیە بۆ ئێوە؟ سپاس بۆ ئەم میوانداریە و بۆ کەناڵەکەتان لە ئەم سپاس بۆ ئەو دەرفەتەی کە بە ئێمەتاندا بۆەوەی کە کێشەکەمان باس بکەین. لە ڕاستیدا ئەوەی کە لە ئەو لە براکوردەکان و لە تورکمانەکان دەکرێت لە کەرکووکدا زوڵمێکە لە سەردەمی پێشووەوە بەردەوام بۆ هەتا ئێستا هەر بەردەوامە. ئێمە سوپاسی ئەو بانگهێشتە دەکەین کە بەڕێ سەرۆک کۆمار بانگهێشتی کردین بۆی کێشەکانمان باس بکەین بۆ ئەوەی دەرفەتێکمان بنێ کە داواکاریەکانمان و کێشەکانمان بگەێنین لە بەغداد باسییان بکەین. باشە پرسییم کە کێشەکانی ئێوە لە سەروبەندی کێشەکانی جوتیارانی کوردۆ سەری هەڵداوە یعنی ئێوە تازەیە ئێستا مەترسیە؟ ئێمە لە هەمان کاتدا لە هەمان سەردەمەوە سەری هەڵداوە. باش ئێستا داوای چی لە ئێوە دەکەن؟ نیشتێکەوەیە و کێشەکانی کە دەستی پێکردووە لەسەر هەردوو لامان دەستی پێکردووە و لەبەر ئەوەی کە ڕژێمی پێشوو هەموو کاتێک ئێمەی بە ئامانج دەگرت ئێمە وەکو کورد و وەکو تورکمانەکانیش هەموو بڕیارەکانی کە دەری دەکرد لە قازانجی عەرەبەکان بوو نەک لە قازانجی تورکمان و کوردەکان و لە دژی تورکمان و کوردەکان بوو. باش نعم کاک حسین ئێستا ئێوە داواکاریەکانتان چی بوو بۆ سەرۆک کۆمار؟ سەرۆک کۆمار بەڵێنی چی پێدان لە ئەستی خواست و داواکاری ئێوەیە بوو؟ ئەمەوێ کە باسی بکەم کە بەڕە سەرۆک کۆمار ئەو داوای کرد کە ئێمە بچین بۆ لایەن ئەمەشمان نایوایە کەوان گرنگێکی زۆر دەدەن بەم کێشەیە و ئەیانەوێت کە کێشەکان لە جوتیاران خۆیانەوە ببیستن و ئێمە زۆر سوپاسی سەرۆکی کۆمار دەکەین بۆ ئەو گرنگی کە بە ئێمەیدا و ئەو گرنگیەیە کە بە ئێمە درا زۆر باش بوو کاتێک کە ئێمە ڕۆشتین و باسی کێشەکانی خۆمانمان کرد کە هەمانە و کۆمەڵێک شت دانرا و ڕێکخرا کە بنەردرێ بۆ چەند وەزارەتێک و چەند لایەنێکی بەرپرسیار و کەوتنە سەرخەت بەڕاستە و خۆی لەگەڵ ئەو لایەنانەی کە بەرپرسیارن بۆ ئەوەی کێشەکانمان بگەێنن بە ئەو لایەنانە و داوای ئەوەش ئەکەن کە کارەکانمان بۆ ئاسان بکرێت و ئەم کێشانەمان بۆ چارەسەر بکرێت و چارەسەری بۆ بدۆزێتەوە و بەڕێزیشیان سەرۆک کۆمار بە بەردەوامی چاودێری چارەسەری کێشەکان دەکات و سوپاسی دەکەین کە داوای کرد بچین بۆ لای و سوپاسی ئەو بینی ناکەین کە ئەو بۆی ڕێخستین و ئەنجامەکانیش زۆر باش بوون سوپاس بۆ خوا و توانیمان کە ئەو شتانە بگەێنین کە زۆر گرنگە و زۆر پێویستە خێرا بکرێت ئەویش وەستاندنی
وەزارەتی بەرگریە و لە ئەوەی کە دێن هێرش دەکەنە سەر زەویزارەکانی ئێمە هەروەها ئاگدارکردنەوەی وەزارەتی کشت و کاڵ و هەموو ئەو گرێبەستانەی کە ئیمزا کراون لە هەشتاکان و نەوەدەکاندا و قبول نەکردنی هیچ بابەتێک لە هیچ دادگایەک کە لەسەر ئەم سەردەمە بێ ئەم بەڵام ئەو کێش چارەسەرانەی تر کە هەیە ئەوەیە کە ئەو بڕیارانەی ڕژێمی پێش و ئلغا بکرێنەوە کاریان پێ نەکرێت و ئەمەش لەلایەن سەرۆک کۆمار و پەرلەمان و لایەنە سیاسەکانەوە دەبێت بڕاری لەسەر بکرێت ئەوان دەسەڵاتیان هەیە نعم دەمەوێت ئەما کەمە دوا پرسیار لە جەنابەت دەگەر هیچ شتێکی دیاری کراوە نەما لەسەری باسی بکەیت زەوی جوتیارانی تورکمان لەو ناوچەیە و لە کەرکووک چەندە و ئێستا بەهۆی ئەم کێشەوە بۆتە هۆی ئەوەی کە جوتیارانی تورکمان زەوی زاریەکانیان جێبێڵن و بچن بۆ ناوچەیەکی کە بەڵێ ئەو بڕیارانە بڕیارەی سیاسی بوون کە ئەویان دەکرد لەلایەن حزبی بەعسەوە دەدران بۆ ئەوە بوو کە ئەو کەسانی لەو زەویانەدان دەربکرێن و زەویەکانیان لێ وەربگیرێتەوە و بنردرێن بۆ شوێنی تر و هەروەها ئەو شوێنانەی کە ئێمە هەمان بوو نزیکەی 57,000 دۆنم بوو و کۆمەڵێک زەوی تری لەسەر بوو نزیکەی 23,000 دۆنمی تر بوو ئەمانە بە گشتی هەمویان مڵکی تورکمانەکان بوون و دواتر لێیان سندرایەوە و کرا بە ماڵی عەرەبەکان و نێردران بۆ شوێنی تر لە ناو عێراقدا هەروەکو بەو شێوەیەش کە بەسەر کوردەکان هاتووە بە هەمان شێوەش بەسەر تورکمان هاتووە ئێوە هەوڵتان نەیە هیچ جێگەی قبول نین ئێمە بە هیچ شێوەیەک ڕێگە نادەین زەویەکانمان دووبارە داگیر بکرێنەوە باشە دو پرسیارم لێ کردی بەڵام یەک شتی تر هەیە مێ بیزانم ئێوە هەوڵتان ناوە لەگەڵ نوێنەرەکانی خۆتان نوێنەری تورکمانەکان لە ئەنجومەنی نوێنەرانیان لە نێو حکوومەتە ئەم کێشەیەتان بۆ چارەسەر بکرێ وەڵامیان چی بوو ئەگەر هەوڵدراوە بە بەردەوامی لەگەڵمان کار دەکەن لەگەڵ برایانی کوردیشدا و لە هەموو کاتێکا کە ئێمە هەر کاتێک ناڕەزاییمان دەربڕی بێ و پێخۆشاندانمان کردبێ ئاگادار بوون و لەگەڵ ئێمەدا بەشدار بوون و هەموو کاتێ برایانی کورد و برایانی تورکمانیش لە پەرلەماندا دژی ئەو زوڵمە بوون کە لە هەردووکمان کراوە و ویستویان نەکاریان بۆ ئەو کردو کە مادەی 140 جێبەجێ بکرێت بۆ ئەوەی کە کێشەکان چارەسەر بکرێت و ئاسایش و ئەمن بگەڕێتەوە بۆ ئەم ناوچانە و نامانەوێ بە شارێکی تر بە شێوەیەکی تر لە کاتی ئازادی عێراقدا حکمی بەعس بگەڕێتەوە و بەو شێوەیە کارمان لەگەڵ بکرێ کە لە عێراقدا لە پێشتر لەگەڵمان کراوە لە عێراقی دیموکراتی و نوێدا و هەروەها ئەبێ سەرۆکی کۆمار دەتوانێت دەستور بپارێزێت و ئەم حەقانەمان بۆ بگێڕێتەوە زۆر سوپاسی ئێوەش دەکەین بۆ بە دوواداچوونە بەردەوامی کە هەتانە کە بەردەوام ئاگاتان لێمانە ئێمە لەم یەکتر بینینەی کۆتاییدا کە لەگەڵ سەرۆک کۆمار دانیشتین هیوایەکی زۆرمان هەیە کە هەموو کێشەکانمان چارەسەر بکرێت و کاراسانیمان بۆ بکرێ و زۆر سپاس بۆ ئەوانیش و زۆر سپاس بۆ ئێوەش زۆر سپاس بۆ جەنابیش بەڕێز حسەین مەردان لەنەری جوتیارانی کورد لا کەرکووکەوە ماندوو نەبی دەگەڕێمەوە لای کاکسامی ئەو کاتی کە لە بەردەستم داماوە بە خولەکێک پرسیارەکەمی ئاڕاستە بکەم کاکسامی ئێستا دوایین پێشاتەکان بۆ چارەسەری کێشەکەی ئێوە چی دەبێت و لەلایەن نووسینگەی سەرۆک کۆمار و خودی سەرۆک کۆمارەوە هیچ سەقفێکی زەمەنی کاتێک بۆ ئێوە دیاریکرا و چۆنیتی و میکانیزمی چارەسەرکردنی ئەم کێشەی ئێوە لێرە مەوێک پەیامی بگەێنم بەڕاستی ئێمە ئەم کێشەیەمە کێشەیەکی زۆر گەورەیە ئەگەر بەجددی هاوکاری نەبووایە نێوان هەواڵانی مەڵبەند و کۆمیتەکان بە عام کارمەندەکان شەو و ڕۆژ لەگەڵمانن بەجددی یعنی شوێنی خۆیەتی دەستخۆشییان لێ بکەم یەک و هەروەها بەڕێز جێگری سەرۆکی دیوان بەجددی وەکو خۆم بە حەقیقەت
يعني كاتێک کە چوم ئەو دوو ڕۆژەم لەوێ تەواو کرد یعنی هەستێکم لا پیا بوو ئینشاءالله ئێمە لەسەر ڕێگەی چارەسەری ئەم بەرنامە ئێمە لە زۆریشمان لەسەری کردووە الحەمدولله ئێستاکە لەو گەیشتینە مەوزوعێک بگەینە چارەسەر بڕیارەکان هەڵوەشێنینەوە ئەمە ئەمانگیێوا لەسەرین ئێستاکە لەسەر ئاستی باڵا لە ناو شارەکەش خۆمان لەگەڵ لایەنی تورکمانیشە هەوڵ دەین لەگەڵ لایەنی عەرەبەکانیشە تەنسیقمان هەبێ بۆ ئەوەی وا پێوە هیلاک بووین ئەوە زیاتر لە ساڵێک ئەمە هەر ئەم چ ڕۆژە نییە زیاتر وەڵاوە 2 ساڵە تقریبا ئێمە پێوە هیلاکی لەم مەوزوعە بەرهەمدار بێتە مای خێر و خۆشی بۆ کەسوکارەکەمان. باشە هیچ شتێکی دیاریکراوە لەسەرم بابەتە بێڵی کاک سامی؟ یەک شتێکەیە حەزەکەم بێڵێم ئێمە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگا لە پێشمانە هیوادارم هەر لایەنێک کە کاندید اختیارەکات تهدیدیەکات تێگەێنێت یاخود بزانێ ئایا لە مستەوای ئەوەیە محافظە لەسەر خاکمان بکە چونکە ئێستا لەم شارە ئێمە سیراعەکە لەسەر خاکەکەیە و ئەوە مهمترین شتە بتوانێت ئەو کاندیدا زمانێکی عەربی باشی هەبێت بتوانێت محافظە لەسەر خاکەکەمان کە بەڕای من ئەمە پەیامێکی زۆر گرنگە لە بیر کەس نەچێت. بەڵێ بەڕێز سامی غەفور نوێنەری جوتیارانی کورد لە کەرکووک سپاس بۆ ئامادەبوونت و هیواداریشن ئەو کێشەی کە لە کەرکووکدا هەیە زوو چارەسەر بکرێت.